ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لێکدانەوە هەڵوێستی ئەم ڕۆمان شەممە 24 جۆزەدان سەبارەتە بە دوو بابەت کە سەرەتا سەردێڕەکانیتان بۆ خوێنمەوە. بابەتی یەکەممان باز لە حکوومەتی ئیسلامی دەکەین. لە حکوومەتی ئیسلامیدا چۆن نرخی مردنیش گران دەبێت و بابەتی دووەمیشمان بابەتێک دەبێت لەسەر ناردنەوەی پەنابەرانی ئەفغانستانی و کاریگەریە مرۆیەکانی کە هیوادارم تاوکو کۆتاییان بابەتانەش لەگەڵمانە بن. ئێستاش فەرمون با دەست پێ بکەین. لە حکوومەتی ئیسلامیدا چۆن نرخی مردنیش گران دەبێت. دەسەڵاتی ئیسلامی یەکێک لە گەندەڵترین و ناکارامەترین سیستەمە سیاسی و حکوومەتیەکانی جیهانە کە نەتەنیا ناتوانێت خزمەتگوزاری پێویست و سەرەتایی بۆ خەڵک دابین بکات، بەڵکو تەنانەت مردن و کەفن و دفنی بەشێکی بەرین لە خەڵکیشی کردووەتە کێشێکی گەورەی ماڵی و ڕۆحی. نرخی قەبری هەڵکەوتوو لە پارچە زەویەکانی 1 تا 112 بەهەشتی زەهرا بۆ ناشتنی هەر تەرمێک یان زیادکردنی هەر تەبەقەیەک بە قەبری 30 ساڵە و یان 30 ساڵە بۆ سەرێ بە ڕێژەی 10% زیادی کردووە یان زیاد کراوە. هەر بەم نیسبەتە لە شوێنەکانی تریش نرخی قەبر تا 25% چۆتە سەرێ. هەروەها باقی خزمەتگوزاریەکان لە بەهەشتی زەهرا بە ڕێژەی 25% لە چاو ساڵی 1403 دەچێتە سەرێ. گۆڕستانی بنەماڵەی بە 30 قەبرەوە بە قیمەتی 750 ملیۆن تمەنە و گۆڕستانێک بە 40 تا 50 قەبرەوە بە قیمەتی 1 ملیارد و 200 ملیۆن تمەن دەفرۆشرێت. گرانی و کەمبوونی پێداویستیەکانی ژیانی خەڵک بە تایبەت دەرمان لە بارودۆخێکدا کە نەخۆشی کۆرۆنا لە ئێران هێشتا مەترسیەکی جددیە دژ بە سەلامەتی خەڵک، ملیۆنان کەس لە خەڵکی بێبەش و زەحمەتکێش لەگەڵ گوشارێکی کەمەشکێن بەرەو ڕوو بوونەتەوە. کاتێک کە هێلکە و پەتاتە دەبنە کاڵی لوکس و گران و ماسی گۆشت مریشک میوە و سەوزەی تازە لەسەر سفرەی خەڵک نامێنێت و یان کەم و کەمتر دەبێتەوە، لەوە هە بارودۆخێکدایە خەرجی کفن و دفن و مردنیش بۆتە کێشەیەکی جددی بۆ بنەماڵەکان. گرانی دەرمان، هەزینەی لەسەر ڕێی پزیشکی و یان دەوای نەخۆشەکان و لە نهایەتدا گرانی قیمەتی مەرگ لە ناو حکوومەتی ئیسلامیدا ڕسوایەکی بەتاو مانای دەسەڵاتدارانی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە. بۆشایی چینایەتی لە ئێران بووەتە دەرەیەکی هێندە قوڵ کە تەنانەت مردووەکانیش دەخاتە پێگەیەکی چینایەتی جیاوازەوە. وێبسایتی اقتصاد ئۆنلاین نووسێتی کە هەزینەی مەرگی یەک کەس لە باکووری تاران بەرامبەرە لەگەڵ نیوەی ژیانی بنەماڵێک لە باشووری ئەو شارە. ئیتر ناکرێت ئەوەی داعایە بکرێت کە ساتی مردن یان ساتی مەرگ لە دایکبوونی هەموو ئینسانەکان یەکسانە. لەم ڕۆژانەدا 10 ملیۆن تمەن خۆشببینانەترین هەزینەیە کە دەکرێت بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمێکی بە خاکسپاردنی سادە لە بەرچاو یان لە بەرچاو بگیرێت و لە بەرامبەریشدا لانی کەمی هەزینەی ڕێڕسمێکی شیک کە لە باکووری تاران بە لێکدانەوەیکی خێرا بە بێ گوڵ و ڕازانەوە و چەند جۆر شام دەبێتە 100 ملیۆن تمەن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژێمی ئیسلامی لەم ڕۆژانەدا نەتەنیا ژیانکردن سەخت بووە، بەڵکو مردنیش کارێکی ئاسان نییە. ئاخوندەکانی حکومەت و فەرماندەکانی سوپا ئەگەر بمرن یان بکوژرێن دەبنە خاوەن مەزارگەی لوکس و ملیاردی و ئاڵقەی نزیک بەدەسەڵات و ڕاندخۆرەکان و مەزارگەی چەند ملیاردی تەنانەت لە شوێنە خۆش ئاو و هەواکان بەگەژ ئیمکاناتەوە بۆ ئەوانەی سەردانیشی دەکەن دروست دەکرێت. ئەوانەی کە لەم جیهانەدا خۆش بژێو بوون مردنێکی ئەشرافی تریشیان هەیە، بەڵام ئەوانەی کە لە سەختی ژیان پەنایان بردوێتە ڕێگای مەرگ لە خەمی خەرجیەکانی مردن دەبێت بۆ کوێ بڕۆن. ئەم بارودۆخە لەمە زیاتر تەحمل ناکرێت و ئەم ڕاستیەش سەرانی ڕژێم بەباشی دەیزانن. ئەوانەی کە بەڕواڵەت دەست دەدەنە هێزنواندن بە نەهێنی و لە داڵانەکانی دەسەڵاتدا قسە لەسەر بێ بنەمابوونی حکومەت، ناڕەزایەتی دەربڕین، تەقینەوەی نزیکی سیاسی و کۆمەڵایەتی دەکەن و کابوسی ڕوخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکەوە دەبینن. ناڕزایەتی و نەفرەتی ڕەوای خەڵک لە ڕژێمی ئیسلامی هەروەها گەندەڵی و دیکتاتۆری ئەم دەسەڵاتە بەشێکی بەرینی خەڵک بەرەو ڕوو یان ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆ لەگەڵ ڕژێم بردووە. هیجاستێک لە توندوتیژی و بەڕێوبەرایەتی یان بەربەرەتی ئیسلامی ناتوانێت بەر بە شەپۆلی جەماوەری ملیۆنی خەڵکی تیونی ئازادی بگرێت کە خوازیاری ڕزگاری لە هەژاری و زوڵم و چەوسانەوەن. ئەم شەپۆلە درەنگیا زوو دەکەوێتە ڕێ.
بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتابابەتمانەکەین کە سەبارەتە بە شەپۆلی نوێی دەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران و کاریگەری مرۆیەکانی. دەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران دەستی پێکردووە و حەڤەی جۆزەدان دوایین مۆڵەت بوو کە دەبوو ئەم قۆناغە لە سیاسەتی کاروباری پەنابەران و کۆچبەرانی کۆماری ئیسلامی جێبەجێ بکرێت. بەڵام لەم نێوەندەدا خوێندکارە کۆچبەر ئەفغانستانیەکان دۆخێکی جیاوازیان هەیە. زیاتر لە 200,000 خوێندکاری کۆچبەر تەنها لە پارێزگای تاران نیشتەجێن کە بەگشت یان بەگشتی لە 6,000 پۆلدا دەخوێنن. زۆرترین چڕبوونەوەی ئەم خوێندکارانش لە ناوچەکانی فەشافویە، شەهریار، پێشەوا و کەهریزەکە کە پۆلەکانی قوتابخانەکانی ئێران وردە لە خوێندکارە کۆچبەر ئەفغانستانیەکان خەریکە چۆڵ دەبن. منداڵەکانیان یان شارەکانیان بە بیرەوەری ونبوو لە سنوور هەڵاتن لە تاڵیبان و نیگەرانی بۆ گیانی باوکیان بەجێهێشت و ئێستاش خەریکە بڕیارێ بگەڕێنەوە بۆ شوێنێک کە چیتر ماڵی ئەوانە. لە دەستانی هاوڕێیان مامۆستایان ئەو شوێنانەی کە تێیدا هەستیان بە بەها دەکرد جۆرێک لە ماتەمێنی قوڵیان بۆ دروست دەکات کە هەندێک جار بە تووڕێی یان سەربوون خۆی دەردەخات. منداڵان زۆربەی کات ئاوێنەی دڵە ڕاوکێی خێزان و لەوانەیە لە ڕواڵەتیشدا هیچ نیشانەیەکیان پێوە دیار نەبێت، بەڵام نیشانەکانی وەک شەومێزی، تووڕێیی و شەڕانگێزی، دابەزینی ئاستی خوێندن یان بێ حاڵی و بێ ئارزووی نیشانی ئەوە دەدەن. ئەو منداڵانەی کە لە ئێران هەمیشە ڕوبەڕووی نیشانەکانی نامۆبوون، کۆچبەری نایەسایی یان ئەفغانی بوونەتەوە، ئێستا ڕوبەڕووی ئەزمونێکی تر دەبنەوە کە بە دەرکردنی زۆرەملێ ئەوان جەختکردنەوەی لەسەرەوەی کە ئێمە لێرە نەویستراوی. هەندێک لەم منداڵانە لە ئێران لەدایک بوون و هەندێکی تریشیان ساڵانێکی زۆرە لە ئێران یان لە ئێران گەورە بوون. یەکێک لەم کۆچبەرانە باسی بارودۆخی سەختی کچانی ئەفغانستانی دەکات. تەنانەت دوای ڕوخانی سیستەمی کۆماریش خێزانێک لە چینی مامناوەند و سەروی ئەفغانستان بۆ خوێندنی کچەکانیان هاتنە ئێران. ئەوان فشاری زیاتر لەسەر شانیانە چونکە هەموو ژیانیان فرۆشتە و لێرە کرێکاری دەکەن و تەنها هیوایان ئەوە بوو کە کچەکانیان بخوێنن. ئاژانسی پەنابەری نەتەوە یەکگرتوەکان کۆتایی ساڵی ڕابردوو ڕایگەیاندە بوو کە ئەو کەسانەی کارمەندی حکوومەتی پێشوو بوون ئەگەری گەڕانەوەیان نییە لە ئەگەری پەسەندکردنیان لەلایەن ناوەندی کاروباری هاوڵاتیان و کۆچبەرانی بیانیەوە بۆ دیاریکردنی چارەنووسیان ئاڕاستی ڕێکخراو نێودەوڵەتیە پەیوەندیدارەکان دەکرێن. بەڵام خێزانەکان هێشتا نەیانتوانیوە پشتڕاستکردنەوەی پاراستنی گیانی باوکەکانیان بەدەست بێنن. واک نمونەیەک کە لە ڕۆژنامەی هەممی هەنددا بڵاوکراوەتەوە. فاتمە گوڵ کچێکی خوێندکار کە دوو برای هەیە و دایکی دوای ئەوەی هاتۆتە ئێران توانیوێتی کارێک بدۆزێتەوە لە چێشخانە و بەرەگدوریەکدا کاری کردووە. بەڵام لە ئەفغانستان هەرگیز ڕێگەیان نەداوە یان هەرگیز ڕێگە نادەن کچ بچێتە دووکان. هەموو شەوێک لە ماڵەوە شەڕ چونکە لەوێ نە ماڵیان هەیە نەکارەوە باوکیش ناتوانێت هیچ کارێک بکات. ئەو کۆچبەرانەی کە لە چەند مانگی ڕابردوودا گەڕاونەتەوە بۆ ئەفغانستان ئەگەر ماڵیان نەبێت لەسەر شەقامەکان و پارکەکان یان لەسەر سنوور خێوەتیان هەڵداوە و هەڵدەدن چونکە تاڵیبان ماڵەکانیانی داگیر کردووە و هەندێکیانیشی ڕووخاندووە. لەم دوایانەدا حکومەت ڕایگەیاندە بوو کە منداڵانی ئەم خێزانانی کارتی ئەمایشیان ینی کارتی مانەوەیان هەیە ئەم بەڵگە نامانەیان پێدەدرێت. نووسینگەی کەفالەتی وەرامین بە دایکێکی ڕاگەاندە بوو کە بۆ وەرگرتنی بەڵگەنامەکانی منداڵەکەی سەردان بکات. بەڵام هەموو بەڵگەنامە پێشوەکانیان لێ وەرگرتەوە و مۆری دەرچوونیان لێداوە. 19 خاکەلەوەی ئەم ساڵ سەرۆکی ناوەندی کاروباری هاوڵاتیان و کۆچبەرانی بیانی وەزارەتی ناوخۆ ڕایگەاندە بوو کۆچبەرانی ئەفغانستانی کە بەڵگەی سەرژمێریان هەیە وە کۆچبەری نیمچە یاسایی هەژمار دەکرێن و ژمارە و کۆچبەران دەگاتە زیاتر لە 2 ملیۆن کەس. هەندێک لە کۆچبەران ڕوبەڕووی کێشەی ئاڵۆسر دەبنەوە. نمونەی ئەوەی یان ئەو دایکەیەکە کە دوای هاتنی بۆ ئێران لە مێردەکەی جیابۆتەوە چونکە باوکەکە دەستدرێژی کردبووە سەر منداڵەکانی. دایکەکە یان ئێستاکە بەجیا دەژی بەڵام لە بەڵگەی سەرژمێریشدا باوکەکە سەرپەرشتیارە. کێشەی ئەم ژنە زۆر ئاڵۆسرە. پیاوەکە بەڵگەی دەرچوونی بۆ وەرگرتوون و هەڕەشیان لێ دەکات کە ئەگەر بگەڕێنەوە سزایان دەدات و ناتوانن ئازاد بن. ئەو کۆچبەرانی دێنە ئێران 2 جۆر پاسپۆرتیان هەیە. پاسپۆرتی خێزانی و پاسپۆرتی گەشتیاری. جۆری خێزانیەکەی لە دەی هەشتەی هەتاوی داواتە لە 2000ەکان ینی 2000 زاینی دەرکرا کە ئێستا ڕاگیرا و کارکردنی وەک کارتی ئەمایە ژوار.
ئەو کەسانەی ئەم جۆرە پاسپۆرتیان هەیە دەبێت ساڵانە بە پێدانی پارە نوێی بکەنەوە تا ماوەیەک لە موبەریش حکومت فیزای دەدا بۆ کەسانی پاسپۆرتی گەشتیاریان هەبوو بەڵام لە بارودۆخی ئێستادا تەنها بە کەسانی سەڵت واتە کەسانی تاک دەدرێت چونکە ئەوان تەنها هێزی کاریان دەبێت و دەتوانن کە یان دەزانن کە ئەم هێزی کارە هەرزان و نافەرمیە چونکە زۆربەی و کەسانەی کارتی ئێمایشیان هەیە هەزارن و لە ئێران بەهۆی شەپۆلی دژایەتیکردنی کۆچبەرانەوە بە یان بە توندی ڕوبەڕووی جیاکاری و تونند و تیژی دەبنەوە کاتێکیش دەگەڕێنەوە زۆر ئازار دەچێژن من پێم وانە هەموو نەتەوەکان یەکسان بن بەڵام هەزارەکان و دایکوندیەکان بەهۆی ئەوەی تاڵیبان کێشەی لەگەڵیان هەیە فشاری زۆریان لەسرە ئەمانە زیاتر بێچارە بوون و لە هەردوو لاشەوە زیانیان پێدەگات چونکە هەندێک لەم کۆچبەرانە دوای 40 یاخود 50 ساڵ ژیان لە ئێران هێشتا لە زۆر ماف بێبەشن و ئەماش نمونەیەکی زەقی نادات پەروەریە ئەوان لە کاتی ژیانیان لە ئێراندا بۆ هەموو شتێک چەند قات پارەیان داوە بۆ پەروەردەی منداڵەکانیان زیاتر لە ئێرانیەکان پارە دەدەن و مافی ئێمە ناخۆن پێویستە ئەو خەرجیانش زیاد بکرێت بۆ کێشەکانیان کە دەبێت لە ڕێگادا بیدەن لە سەرسنووریش پاریان لێوەردەگیرێت و لە ڕێگەی گەڕانەوەشدا مەترسی زۆریان لە پێشە زۆربەی ئەو کەسانەی دەڕۆن بەڵگەی سەرژێمێریان هەیە ئەو کەسانەی دەتوانن لە ئێران بمێنەوە دەبێت لە نووسنگەکانی کەفالەت ئامادەبوونی خۆیان تۆمار بکەن و ڕێکارێکی ئیداری بۆمانەوە پەیڕەو بکەن بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمە کێشەیەکی کورتە لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا کە لە ئێرانە ڕوودەدا ئەویش قەیرانێکە قەیرانی دەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی بۆ وڵاتەکان کە بەداخەوە ئەتوانین بڵین وڵاتێکیشیان نیە لێرەدا هاتیینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارە سپاس بۆ ئێوە کە تاوەکو ێستا لەگەڵمان نابوون تاوەکو لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن